حسێن لە نێو جەرگەی بازاڕی کەرکووک و لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردن و لەژێر پۆستەری سەدان کاندیددا هاواری دەکرد ئاوی سارد. ئەو لە سەرەتای تەمەندایە و مافی دەنگدانی نییە، بەڵام ژیان هێندە ماندووی کردبوو، هەموو خەون و ئومێدەکانی کوشتبوو، سیاسیەکانیش بە سەرچاوەی هەموو نەهامەتیەکانی دەزانێت. دەنگ بە سیاسیەکان دەدەین، هیچ سوودیان لێ نابینین. ئێمە لێرە دانیشتون، هیچمان پێدەدەن، هیچمان پێ نادەن. خۆمان ئیشەکەین، ئێمە دەنگی پێدەدەین، قازانج ناکەین، دەنگ دەدەین و خۆیان تەشنە سەرەوە. کەرکووک ئەو شارە دەوڵەمەندەیە بە نەوت کە بەشێک لە وڵاتان سوودیان لە نەوتەکەی بینیوە، تەنها دانیشتوانەکەی نەبێت کە بەشێکیان لە دۆخێکی ئابووری قورسدان و ئەمەش وای کردووە ئومێدیان بەهێز و سیاسیەکان نەبێت. دەنگ نادەم بۆ دەنگ نادەم کاگەهینمان خواردیانە هەمووی دزن پارەی ئێمەی خواردووە هەمبالی ئیش نەماوە چۆن ئەبێ. کەرکووکیەکان دەڵێن سیاسیەکان لە بری بەکارهێنانی داهاتی نەوتەکەیان بۆ بەرەو پێشبردننی پارێزگاکەیان کەچی ئاسایشی کۆمەڵایەتی و ئابووریشیان خستۆتە مەترسیەوە. وڵا نەوتی چی دەوڵەمەنی چی کەرکووک دەوڵەمەنە بۆچێ بۆ سیاسەکان دەوڵەمەنە وەڵاوە دیایی دزیەوە ئەوەی تری دزێتەوە بۆ ئەوە تا ئێمە خەڵک کەرکووکینەوە ئاربانەمانەیە ئەوە گشتی خەڵک کەرکووک ئاربانەیە خۆی سیاسەکە شەی دزیە بۆ خۆی ڕوا ڕسمی پێکوتراوە و ئاڵا خۆیان دانەوەتەوە حزبیاتی. بەشێک لە کەرکووکیەکان لە هەر سێنەتەوەی کورد و عەرەب و تورکمان ڕەتی دەکەنەوە بەشداری هەڵبژاردن بکەن و متمانەیان بە سیاسیەکان نییە، بەڵام بەشی زۆریشیان ململانەی نەتەوەیی و مەزهەبی پاڵنەریانە بۆ بردنیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.